کاتتان باش بەڕێزان من کاروان کاکەبرا کاکەمە سەرۆک بەشی دەروونزانی لە زانکۆی سۆران شانی باسە بەشەکەمان لە ساڵی 2004-2005 لە زانکۆی سۆران کراوەتەوە. سەرەتا بەشێک بوو لە زانکۆی سەلاحەدین بەشەکەمان، بەڵام دوای بوو بە بەشێک لە زانکۆی سۆران. ئامانجی ئەم بەشە بریتیە لە پێگەیاندنی کادری پسپۆر لە بوارەکانی دەروونزانی بۆی بتوانن ناوەندەکانی خوێندن، فێرکردن و دام و دەستگاکانی دەروون تەندروستی و دروستی دەرونی کار بکەن. ئەو قوتابیانی کەوا دێنە ئەم بەشە پێویستە سەرەتا باگراوندێکی کەمی دەرونیان هەبێت و هەروە باشترە لە بەشەکانی یاخود لە لقەکانی زانستیەوە بێن لەبەرەوەی کۆمەڵە وانەیە کە خوێندرێت لەم بەشەکەوە وانەی زانستین، بۆ نمونە وانەکانی ئامار، وانەکانی بایۆلۆجی، وانەکانی فسیۆلۆژی و وانەکانی تێست و پیاوانە دەرونیەکان. زۆر گرنگە قوتابی ئامادەکاریەکی باش هەبێ پێشەوەی بێت ئەم بەشە و هەروە لێ تێگەیشتنێکی باش هەبێ بۆی کە بزانێت لەم بەشە چی خوێندرێت. شانی باسە بەشەکەمان سەرەتا کۆمەڵەوانەیەکی بنەڕەتی و ئەساسی داناوە. کەم وانانە بریتین لە وانەکانی دەواازەیەک بۆ دەروونزانی کە قوتابی ئاشنا بێ بزانێت لە ساڵانی داهاتوە چیە خوێنێت و دیزانی توێژینەوە بۆی بزانێت ئەگەر توێژینەوە بکە توێژینەوەکەی بە چ ئاقارێکا بڕەوە ڕیتمەکان و ڕێگەکانی توێژینەی بەچ ڕێگەیەکا بڕوە. بۆ ئێمە وامان کردووەکەوە ئەو وانانەی کەوا لەم بەشەیە خوێندرێت بە پلەبەندی بێت، واتە وانەکان سەرەتا بە شێوازێکی گشتی بێت دوای بچێتە ناو بوارە پسپۆڕەکان و بۆیە لە خۆناغی یەکەمدا سەرەتا قوتابی دەروونزانی گونجانە خوێنێت، دەروونزانی پەروەردەیە خوێنێت، دەواازەیەک بۆ دەروونزانی گشتی، هەروەها کۆمپیوتەر بۆی بتوانێت پریزنتیشن و سیمینار و راپۆرتەکانی ئامادە بکات. لە خۆناغەکانی داهاتووترە قوتابی بۆ نمونە وانەی دەروونزانی گەشە بە منداڵ و بە هەرزەکارەوە خوێنێت، دەروونزانی پیشەیە خوێنێ بۆی بزانێت لە داهاتوە بۆ نمونە کەسەکان بەرەو پیشەیەکی گونجاو ئاراستە بکرێت و هەروەها کۆمەڵە بابەتێکی ترە خوێنێت. پاشان بابەتی ترمانی وەکو تیۆرەکانی کەسایەتی، ڕێگەکانی توێژینەوە لە دەروونزانی، ئامار، دەروونزانی زانین کە کۆمەڵە بابەتێکی تریشە خوێندێت بۆ ئەوەی کەوا قوتابی ئاشنابێ بە دەرونی مرۆڤ، بە جۆرەکانی کەسایەتی مرۆڤ، بە سروشتی مرۆڤ. پاشان لە قۆناغی چوارەمە قوتابی ڕێنمایی دەرونیە خوێنێ، شڵەژانەکانی دەرونی، دەروندروستی، دەروونزانی تەندروستی. ئەمە کۆمەڵەوانەیەکی کەمە کەوا ئێمە باسەکەین. لە پاڵەوەشدا دەروونزانی ئاینت هەیە، دەروونزانی پەیوەندیت هەیە، دەروونزانی سیاسیت هەیە. کۆی وانەکانی ئێمە لە چل وانە پێک دێت کە ناکرێ من هەموو وانەکان لێریا باس بکەم، هەمویان وانەی گرنگن و پەیوەندیان بە یەکتریەوە هەیە. ئەوەی گرنگە ئێمە قوتابیان لە ماوەی ئەو 4 ساڵەیە ڕابهێنین بۆی بتوانن کۆمەڵە شتێ بکەن. یەکێک لەوانە ئەوەیەکەوە قوتابەکانمان بتوانن دوایەوەی کەوا بڕوانامەی دەروونزانیان وەرگر لە بەشەکەمان بتوانن لە ناوەندەکانی پەروەردەیی، لە سەنتەرەکانی ڕاهێنانی دەرونی، لە سەنتەرەکانی دەروندروستی بتوانن وەکو ڕێنماییکاری دەرونی کار بکەن. وەروە ئێمە لەگەڵ لەبەرەوەی وانەی دەروونزانی تایبەتمەندانمانەیە ئەتوانین قوتابەکانمان ڕابێنین بۆەوەی کەوا لە سەنتەرەکانی خاوەن پێداویستی تایبەت داون سندرم، ADHD، ئۆتیزم وەکو ڕێنماییکار وەکو ڕاهێنەر کار بکەن. هەروە قوتابیەکانمان ئێمە ڕادەهێنین بۆی بتوانن لە گەڵ دادوەر لە دەروونزانی تاوان فێریەوە لەگەڵ دادوەر چۆن کارەکەن، لەگەڵ پۆلیس چۆن کارەکەن، لەگەڵ ئاسایش چۆن کارەکەن. هەروەها خاڵێکی تر گرنگەوەیە کە قوتابیەکانمان ڕابێنین بۆ ئەنجامدانی توێژینەوە. بۆیە ئێمە تەرکیزێکی زۆرمان لەسەر توێژینەوە لەبەرەوەی بەشی دەروونزانی لە فاکەڵتی ئاداب ئامانجی یەکەمی ئەوەیە کەوا توێژەر پێ بگەێنێ. بۆیە بۆ ئەمە بەستە ئێمە چەند بەلای کەمەوە 7 وانەمانەیە کە وانانە تایبەتن بە توێژینەوە بۆی قوتابیەکان کە چوونە ناوەندی پەروەردەیی، ناوەندی ئەکادمی، ناوەندی دەروندروستی، هەر سەنتەرێکی تایبەت بتوانن توێژینەوە بکەن، لە ڕێگەی توێژینەوە ئەنجامەکانیان پێشکەش بکەن و وەروە پێشنیاز بۆ چارەسەرکردنی کێشە و دۆزینەوەی کێشەکان بکەن. ئەوەی گرنگە لە پاڵ خوێندنی بەکارەلوێز لە خوێندنی بەیانیان و ئێواران ئێمە خوێندنی ماستەر و دکتۆرا و دیپلۆمی باڵاشمان هەیە. بۆ ئەم ساڵی خوێندن ئێمە قوتابیانی دیپلۆمی باڵامان وەرگرتەوە، هەروەها کاندیدانی ماستەریشمان هەیە، کاندێکیان تەواو بوون و هەندێکیان بە نوێی وەرگیراون. لە هەمان کاتدا ئێمە کاندیدانی دکتۆرامانەیە و خوێندنی دکتۆرا لە بەشەکەمان هەیە لە بوارەکانی دەروونزانی پەروەردەیی، لە بوارەکانی دەروونزانی زانین، تیۆرەکانی کەسایەتی و دەروندروستی کە ئێستا بەڕێزانیان کاندیدن و تێزی دکتۆراکانیان بەرەو تەواوبوون ئەڕوا. شانی باسە زانکۆکەمان لە چوارچێوەی کۆمەڵەشتیایەکە لەم دەوروبەرە کە کەشێکی زۆر خۆشیە لە وەرزی بەهار، لە وەرزی پاییز، لە وەرزی زستان، لە وەرزی هاوین. وەروە بینایی فاکڵتی ئاداب لە 3 نوهەم پێک هاتووە کە بریتین لە وەڵەکانی S، F و هەروە G. G بریتە لە نوهەمی یەکەم، F بریتە لە نوهەمی دووەم
وەروە ئێسیش بریتە لە نهۆمی سێم. هۆڵەکانی خوێندن بە شێوازێکی جوان دیزاین کراوە، قوتابی کورسی و مێزی خۆی هەیە لە هۆڵی خوێندندا، و لە هەمان کاتا ئێمە لابیشمانێ یاخود مختبەر کە ئەم لابە پەیوەندی بە خوێندنی هەندێک وارەی تیۆری پراکتیکیمانێک کە بریتە لەوانەی ئامار. زۆربەی کات بیرروباوەڕێکی وا بە دەڵێن دەرچوانی بەشی دەروونزانی هیچ کارێکیان نییە، بەڵام دەرچوانی بەشی دەروونزانی ئەکەوێتە سەر خۆیان کە کاریان نەبێ یاخود کاریان نەبێت. ئەگەر تۆ بیتە بەشی دەروونزانی تواناکانی خۆت بدۆزیتەوە، یەکەم شت زمانی خۆت باشکەی، تواناکان و سکیلەکانی خۆت لە بواری توێژینەوە زۆر بکەی، وەروە لە هەمان کاتە لە بواری دەروون دروستی و ڕێنماییکردنی دەرونی هەوڵێکی زیاتر لەگەڵ خۆت بێ کە خۆت فێرکەی تەنها پشت بە مامۆستاکان نەبەستی، بە دڵنیایەوە خەڵک بە دوای تۆی ئاگەڕێ، خەڵک ئیشی بە تۆ بێ. لە قوتابخانەکان ڕێنماییکاری دەرونیانەوێ. ئێسەش بابەتی دەروونزانی بووە بە پرۆگرامی خوێندن، ئەو کاتە پێویستیان بە تۆ بێ، بۆیە تواناکانی تۆ بڕیارەدا کە تۆ ئیشت دەستەکەوێت یاخود ئیشت دەست ناکەوێت. و پەیامێکشم هەیە بۆ قوتابیانی پۆلی 12 بەگشتی، هەوڵ بە ئەو بەشاڵ بژێرە کە لەگەڵ کەسایەتی تەگونجێت. مەبە بە دکتۆرێک کە کەسایەتی تۆ بۆ دکتۆرنەی نابێت، مەبە بە ئەندازیارێک کە کەسایەتی تۆ بۆ ئەندازیاری نابێت تەنها چاو لە دەوروبەرەکەتەکەی، مەبە بە مامۆستا کە تۆ بۆ مامۆستایی نابی. بۆیە بزانە چی بۆ تۆ بێ، کەسایەتی تۆ چییە، دەرونی تۆ چۆنە، لەگەڵ چی ئاتەوێت هەڵسو کەوتکەی، ئاتەوێت لە دەرەوە هەڵسو کەوتکەی، لەگەڵ مەکانینا ئیشکەی، لەگەڵ بینایە ئیشکەی، یاخود دەتەوێت لەگەڵ مناڵا کارکەی، یاخود دەتەوێت لەگەڵ نەخۆشا کار بکەی. بۆیە بەڕێزان قوتابیانی خۆشەویست، هەوڵ بن چاو لە خەڵکی دەوروبەر و ژنگەی دەوروبەر مەکەن، هەوڵ بن خۆتان بدۆزنەوە، لەواتێ معدەلی تۆ 90 بێ، بەڵام کەسایەتی تۆ بۆ مامۆستایی باش بێ، بتوانێت خزمەتێکی زیاتر بە کۆمەلگاکەت بکەی. بۆیە بزانە کەسایەتی تۆ چییە، لەکوێ خۆتە دۆزیتەوە و چۆن خزمەتەکەی، نەک چاولێکەری بێ و خەڵک بڵێ ئەم بەشە باشە ئەو بەشە خراپە. بۆیە ئەو بەشەی کەوا لە لای خەڵک کەمترینە، ئەگەر تۆ توانایەکی زۆرت هەبێ ئەبێ بە زۆرترین. بۆیە هیوادارم ئەو بەشاڵ بژێرن لەگەڵ کەسایەتی و دەرونی ئێوە گونجێ و هەر سەرکەوتوو بن.